بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە گشت کاتێکتان شاد لە گەشتەکەمانە بۆ شاری سلێمانی چاومان بە شاعیری ناسراوی کورد کاک جەمال غەمبار کەوت بە ناوی کارجێڕانی تەلەڤیزیۆنەکەمانەوە بە خێراتنی و سوپاسێکی گەرمی کاک جەمالەکەین بۆ ئەم دیدارە. پێشەکی ڕێگەم بن منیش سوپاسیەوە بکەم و بە خێراتنەوەتان بکەم و خۆشحاڵی خۆم دەربڕمکەوە لە منفعە لە تاراوگەدا لە وڵاتێکی وەک وڵاتی سویدا کە ئینسان ئەوەندەی من ویست بێتم جاری وایە بە کەش و ئاو و هەواکەشی تووشی اختیرا ببێ بە نیسبەت کەسێکی ڕۆژهەڵاتیەوە ئێوە توانیوتانە دەستگایەکی شارستانی وەک دەستگای تەلەڤیزیۆن بۆ کوردە پەناهەندەکانی ئەوێ دابی بکەن. دیارە ئەوە خۆی لە خۆیان دەستکەوتێکی زۆر چاکە، دەستکەوتێکە من واتە سەورەکەم قەناعەتم وایە جەنابە باسی نەکردەوە سێکم جارێکە ئەڵی تەلەڤیزیۆنە من قەناعەتم وایە ئەو دەستکەوتە لە دەرەوەی حیزبەکانەوە هاتوۆتە دی. من وا هەستەکەم ینی واتە سەورەکەم بۆیە بە گەرمی پیرۆزباییەکەم بەداخیشەوە کاڵم لە دەرەوەی حیزبەکان مەبەستم شکاندنی حیزبەکان نییە بەقەد ئەوەی کە مەبەستمە بڵێم ئەگەر ئەو دەستگایەکی حیزبی بێ ئەبێتە بڵندگۆیەک ئەبێتە مینبەرێک بۆ دەربڕینی خواست و ئاواتە تسکەکانی هەر حیزبێکی کوردی. لەبەرەوە جاریش کە ڕێم بدە پیرۆزباییتان لێ بکەم کە دەستگایەکی شارستانی واتان لە وڵاتێکی وەک سویدا بۆ کورد فراهم کردو. ئێمەش سوپاسی و هەستە ناسکەیتەوەکەین. کاک جەمال حەزەکەم سەرەتای چاوپێکەوتەکەمان بە شعرێکی ناسب وەکو هەموو شعرەکانی کە و دەست بکەین بە چاوپێکەوتنەکە. بەڵێ حەزەکەم کۆپلەیەک لە دوا شعری خۆم بخوێنمەوە بۆ بینەران و بیسەرانی بەڕێز و بۆ جەنابی شێ. قەسیدەیەکە بە ناونیشانی ماتانێ بە تۆ نەبای من نەدەبوومە واریسی دەریا، تۆ نەبای کەسێ نەبوو شایەتی بۆ کوشتنم بدات، ئیدی من کوڕی شەرعی تۆم سەرابجان، ئیدی من مەملەکەتێکم لە سەبا، تۆ نەبای خاڵ خاڵۆکەش نەی دەبردمەوە ماڵێ. ماتانێ وەرزی ماتانێ سەرا تا من و تۆ بەسەر شانی ئەم بارانە غەریبەوە، ماتانەیەک لەگەڵ بەرسیلەکانی جوانیدا نەکەین، تا من و تۆ لە کۆڵانەکانی مەراقدا داوای بستێ ڕووناچی لە عیشق نەکەین، پێکەنین ناگەڕێتەوە ئەم ماڵە لە ناو ژوورەکانی بادا، کورسیەک نامێنێ بۆ فڕین بۆ گۆرانی. زۆر زۆر جوان شعرەکە و بزوانی پرسیارێکی هێنا ئاراوە. بەڵێ بتوانی باسی پەیوەندی نێوان ئەدەب و سیاست. هاوڕێی خۆشەویستم کاگاشنا و بینەرانی بەڕێز، دیارە چه ئەدەب چه سیاست هەردووچان دوو کەناڵی جیاواز و گرنگ و زیندوشن لە ژیانی هەموو بەشەریەتدا. بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەداوە کۆمەڵگەیشی ڕۆژهەڵاتی سیاست نەبووتە عیلم یان وەشیتر سیاست نەبووتە ئەوەی کە ببێتە کەناڵێکی عەقڵانی معریفی ئینسانی کوردی ئاتاژی کوردی بتوانێت لە بواری ئەو کەناڵەوە لە ڕێگەی ئەو کەناڵەوە ممارەسەی ئازادی خۆی و فکری خۆی بکات یان وەشیتر بتوانێت ئازادیەکانی خۆی وەک نەکەوە فراهم بکات. چاکە گرفتەکە لەوە دەهێت کاکە ئاشنا، ینی مەقسەم وەیە کە قەڵەم هاتووتە بواری سیاستەوە. سیاست خۆی ینی کۆمەڵێک شتی تایە بەڕاستی لە لای ئێمە لە شەرقا لە ڕۆژهەڵاتە وەکو عەرزم کردی نەبووتە عیلم. ینی من ئێستا نمونەیەکە دەدەمێ لە ئەوروپا ئەندامی سەرکردایەتی حیزبێک دوای چەندی ساڵ بۆ هێستی قەلەبکە لە ماڵەوە دانیشێ، بەڵام لای ئێمە ئەندامی سەرکردایەتی حیزبێ هەتا ئەمرێ بێ ئەندامی سەرکردایەتی و حیزبە بێ و ناشتوانی وازی لێ بێنێ یا ئەکوژرێ یا ئیتر شتێکی لێکرێت. گرفتەکە لێرە لای ئێمە سیاست نەبووتەوەی کە مەسەلەن من ئەگەر بمێ ممارەسی سیاست بکەم بە حوسن و ڕەزا و ئیرادەی خۆم ممارەسەیەکەم هەر کاتێکی ویستم لێ یەکشێمەوە. لەبەر ئەوە گەر قەڵەمێک ئەگەر هونەرمەندێک لە لای ئێمە لە لای کورد وەک کۆمەڵگەیشی ڕۆژهەڵاتی دەخلی سیاسەتی کرد تووشی پوکانەوە بێ بەڕاستی یان سیاسەتی کا بەردەباس بۆ پەڕینەوەی مەرامەکانی خۆی. گرفتەکە لێرەوە دەست پێکا بەڕاستی. ئینجا وەکو عەرزیشم کردی ئێمە ئەدیبی کورد ناچار بۆ دەخلی سیاست بکە بەڕاستی. خۆ من ینی زۆر جار لۆمەی ئەدیبی کورد ناکەم، ینی ئەدیبی کورد ناچار بۆ دەخلی سیاست بکە، چار نەبووە چونکە خەتەرێکی دەرەکی هەبوو لەسەر نەتەوەکەی. سەربارەیەکی ژیان وەک ئینسانێ وەک شاعیرێ وەک ئەدیبێک چۆن دەڕوانیتە دنیای ناسی ئافرەت. دنیای ناسی ئافرەت ئێمە ئەگەر وەکو با بڵێن دیسانەوە هەرەگەڕێمەوە بۆ ئەوە وەکو پیاو
وەکو کۆمەڵگەی شەرقی پیاوێکی کۆمەڵگەی شەرقی سەیری ئافرەت بکەین ئەڵبەت تێگەیشتنی ئێمە بۆ ئافرەت ڕەنگە تێگەیشتنێکی جیاواز بێت لە فەردێکی ئەوروپیان لە تاشێکی ڕۆژئاوا من خودی خۆم ئەوەندەی کە بڵین گەنجینە سەقافیە خەزینە معریفەکە لەلام ئەو ڕای لەلا دروست کردبێتم یەکەم جار وەکو وجودی ئینسانی سەیری ئافرەت سەیری ژن تۆ چی ناوەنی ناوی بنێ بەداخەوە منەمەوێ لێرا شتێک بڵێم دیسانەوە هەرچینەوە سەر سیاسەتەکە حاڵەتێک لە لای ئێمە زۆر ناخۆشە من زۆر پێی نیگەرانم بەڕاستی نازانم ئافرەتی کوردی یا ژنی کوردی خۆی پێی نیگەرانەیە نا بەس من خۆم زۆر پێی نیگەرانم ئەویژەوەیە هەر لە سەرەتاوە حیزب یا سیاسەتی کوردی ناونان تەسمیەی لە ئافرەت خۆی سندۆتەوە خۆی تەسمی ناوناوە بەنمونە لە لای حیزبێک بە مینەی کوردی وترێژن لە لای حیزبێک کە پێوتری ئافرەت لە لای حیزبێک کە پێوتری خوشکانی موسڵمان لە لای حیزبێک کە پێوتری ئافرەتانی سوسیالیست ئەم ناونان و تەسمیە جیاواز و جۆرە بەڕاستی وای کردووە زەوتی ئیرادەی مینەی کوردی بکە عفوم کە من ناڵم ئافرەت و ژنەڵێ مینەی کوردی بەداخەوە کە ئەو جۆرە تەسمیە ینی کارەساتەکە لێوە دەست پێکە ئەمە بەلایەک ڕێی خۆم بۆ ئافرەت وەکو عەرزم کردی وجودە ئینسانەکەی کەوتە پێش هەموو شتێکەوە یعنی من کە ئافرەتێک ئەبینم ممارەسی وجودی ئینسانی خۆیەکە شاعیرێکە چیرۆکنووسێکە محامیەکە دکتۆرێکە ئینسانێکە لە پێشا لە جنسەکەەوە سەیری ناکەم من خۆمە ڕوانینی خۆمە یعنی هەز بەواکەم کە فعلەن ئەمیش ئینسانێکە پێویستی بە ممارەسی وجودی ئینسانی خۆیە من وا ڕوانمە ئافرەت وەکو وجودە ئینسانێکە وەکو خۆشەویستی وەکو عیشق وەکو هاوسەر وەکو دایک وەکو خوشک وەکو هاوپیشە وەکو زۆرشتی تر بەڵام ئەوە هەیە بە قەناعەتی من گەرچی ئێمە زەمانێکی زۆرمانەوێ بۆ گۆڕینی وەزعی مینەی کوردی بەڵام من لێرەوە بانگەشەی مینەی کوردی یەکەم چ لە کۆمەڵگەی خۆمانە بێت چ لە پەناهەندەیی ئابێ ئەڵێم پیاو چەند خش بکاتە سەر بناغەی ئەو دیوارەی کە بۆ کێشەی ئافرەت بنیادەنرێ هێشتا ناگا بەوەی کە ئافرەت خۆی کە مینەی کوردی کە ژنی کوردی خۆی بەڕاستی حیزبەوە بکات چونکە ئێمە پیاوەکانیشمان ئازادی ئێمە هەمومان معتەقەلێک زیندانێک لە ناومانە هەیە ئێمە زۆربەی زاتەکانمان هەمووی بند کراوە قەفەزێک هەیە ئیتر قەفەزی دینە قەفەزی سیاسەتە قەفەزی فکرە هەرچیەکە لەبەرەوە ژنی ژامینەی کوردی ژا ئافرەتی کوردیش پێویستە خۆشی فعلەن مشارەکەیەکی زیندوی هەبێ بەشداریەکی چست و چالاکی هەبێ لە ئیسارەکردنی لە خرۆشاندنی کێشەکەی خۆیدا ئەو بەتەنیا بەڕاستی من ڕێزمەیە بۆ قەڵەمانی کە خۆیان بە کێشەی ئافرەت و مینەی کوردی و مەشغوڵەکەن وەکو پیاو وەکو نێرینی کوردی بەڵام مینەی کوردیش کەوتۆتە سەرشانی خۆی و فعلەن پێویستە ممارەسی وجودی ئینسانێکی خۆی بکە کاک جەمال با بێنە سەرەوەی هەڵسەنگاندنی منفا وەک شاعیرە چۆن هەڵێسەنجێنی منفا یاخود تاراوگا من نەزەری من یان بۆ چوونی من یان دیدی من با بڵین بۆ مەسەلەی تاراوگە یا منفا من لە دوو لایەنەوە لە دوو ڕەهەندەوە سەیری منفاکەم ڕەهەندێکیان فەلسەفیە کە پەیوەندی بە جێگە و مەکانەوە نییە تۆ زۆر جار لە ماڵەکەی خۆتە زۆر جار لە نیشتیمانەکەی خۆتە ڕۆحت تووشی منفا بێت چۆن من قەناعەتم وایە تاک فرد لە کۆمەڵگەدا ئەو کاتەی کە هەست بە ناتەبایی خۆیەکە لەگەڵ کۆمەڵێک دەسەڵاتە لەگەڵ کۆمەڵێک مەوروسە لەگەڵ کۆمەڵێک بۆ ماوەی وەکو بۆ ینی بابلین کەڵەکەبوونی دین و سیاست و محرماتی جنسی و هەتا دوایی ئەو کاتی هەستی بە ناتەبایی کە لەگەڵ شتانەی هەستەکە لە منفادا ئاژی ئیتر با لە ماڵەکەی خۆشییا بێت تۆ زۆر جار فەردێک مەسەلە زۆربەی بلیمەتەکانی دنیا لە مجتەمەعی خۆشیان نەبوون و هەستیان بە اختراپ کردو بەڕاستی نامەئلوف بوون خەڵکی ناتەبیعی بوون چونکە ئیحساسی ئەوان بە منفا هەستکردنی ئەوان بە منفا ئەو کاتە لەدایک بووە کە هەستیان کردووە ناتەبان لەگەڵ قیەمی و مجتەمەعەیە لەگەڵ کۆمەڵی پێودانگا کە ئەمان قەناعەتیان پێی نەبوو ئەمە ڕەهەندێکی فەلسەفی یا لێکدانەوە یا چەمکێکی فەلسەفی بۆ منفا چەمکە سەر و شتێکەی فعلەن ڕەهەندە شوێنێکەیە بوعدە مەکانێکەیە کە تۆ دوورەکەویتەوە تۆ نیشتیمانی خۆت بەجێڵی کۆمەڵێشت بەجێڵی ئەلبومەکانی هەرزەکاری بەجێڵی یادگارەکانی مناڵیت بەجێڵی عشقی گەڕک و کۆڵان و قوتابخانە و ئیلە ئاخری هەموو ئەمانە بەجێڵی لەبەرەوە بتێونەتەوە سۆزێکی سیر دروستە بێ هەندێک کەسەیە ئەو سۆزە لە لایە تەقێتەوە چۆن ئەگەر با بڵین ئەو مەفهومە لە فروید بخوازی وەکوڵە قیاس مع الفارق قیاسەکە ئەکەین بەڵام فەرقی هەیە چۆن فروید قەناعەتی وایە لە لای ئینسانێکی مبدع زۆر جار کەبت تەسامی دروستەکە ئەبێ بە ئیبداع
بالضبط لە لای ئینسانێکی منفیش لە لای بڵین خەڵکێک کە وەکڵێ بە فارسیەکە غوربەت زەدەیە خراوەتە منفاوە بە زۆر نیشتیمانەکەی پێجی هەڵراوە بە زۆر وای کردو ماڵەکەی جێبهێڵێ زۆر جار ئەو حاڵەتە ئەتەقێتەوە بەڕاستی شتی گەورە و جوانی لابەرپاکە زۆر جار لە لای هەندێک کەسیشە بێ بە نەخۆشی من قەنەعاتم وایە ڕوتێک دروستە بێت یان ئەدەبێک دروستە بێت فعلا ئەدەبی ئەگەر ناویشینەنین ئەدەبی منفا بەڵام شتێک ئەبێ بۆ کورد بە مەرجێک یەک مەرجەیە زۆر گرنگە کورد بتوانێت جالیەیەکی کوردی دروست بکات بەڕاستی چونکە فەردی کوردی لەبەرەوەی لێرەش هەتیو بووە کە ئەچێتە ئەوروپا هەستەکە فعلا بۆ هەتی وێمێنێتەوە جا ئینسانێک کە بەبێ باوشی بمێنێتەوە تەمان مەقسەم فەردی ناوەعیە بەڕاستی ئەو فەردی کە ئەو وعیە قوڵەی نییە چ لێرەش و چ لێرە کە هەستەکە لەوێ هەتیوە فعلا ئەڵێم بۆ نیشتیمان بژین بۆ خۆمەژین تەواو کە من باوکم نەبێ و کە من ماڵێکم نەبێ بۆ خۆمەژین بۆ بەرژەوەندی خۆمەژین ئەمە وای لێکا بیر لەوە نەکاتەوە جالیە دروستکە لەبەرەوە ئەگەر جالیەکی کوردی هەبێ فعلا من قەنەعەتم وایە ئەدەبێک لە دایکە بێ بۆڕی ئەدەبی ئێراداتەوە بەڵام بۆ مەرجەی کە خەم و کەسەر و معانات و هەموو ئەو مەسائلانی ئێرە هەیە یعنی فعلا ئەگەر لە ئەوروپا ئەدەبێک لە دایک بێ بە ئەدەبێکی کوردی بێ بە نەفەس و هەناسەی ئێرەوە و ئەش بێت شتێکی واریدە ئەمە وەکووە بڵێ من لە منفعە دەسەڵاتێکی سیاسی دروست دەکەم لە منفعە دەسەڵاتی سیاسی دروست نابێ لاوێ لەسەر خاچی نیشتیمان دروستیگەی بەڵام لە منفعە دەسەڵاتێکی ڕۆشنبیری کوردی دروست دەبێت چونکە ڕۆشنبیری بەڕاستی وەکوڵێ هەموو میلەتان تیا بەشدارن باشتمانەوە بێ بە زمانی شیرینی خۆت شعرێکی جوانی خۆتمان بۆ بکەین ینی من بە ڕۆحی شاعرانەوە جاگەر بفەرمونون ئێستا بۆتانی بە خۆشحاڵیەوە زۆرمان پێ خۆش ڕاستانە نزای فەسڵەکان طبعا ئەمە مانی دەینەوە شەش دەسم پێ کرد لە مانی دوانزەینەوە شەشا کۆتایی هادووەکو دەقێک بەدیار هەڵوەرینی ئەم هەموو لێوەوە بەدیار بارینی ئەم هەموو پشکۆ و مەخلوقاتە سەیرەوە بەدیار کوشتنی ئەم هەموو گوڵە سەوسەنە و بەدیار تابوتێکی سپیەوە من بۆ ژوورێکە گەڕێم تۆزێک لەو لای عادەمەوە ژوورێک لە ڕوبەری خێمەیەک بچووکتر لەگەڵای ماچێک ناسکتر هەر بۆ ئەوەی فەرمووی تا ئابەت هات نەژوورەوەت لێکەم بە ڕوحێکی باراناویەوە خۆمە بۆ داگیرسێنم و کراسە تەڕەکە ئەوەن کەم بۆ ئەوەی هەنگاوێک لەو لای شەڕەوە بە بۆنی ماچێکی هەڵاتوتە لە حرفی نامەیەک تا کە لە حرفە خوار و خێچەکانی سەردیواری وتێ لە بێنەمرەکان بچێ پێم بڵێ کە ڕۆیشتی لە هەرمەی ناو سەبەتە شکاوەکان ڕووتر بووم پەنجەرەی کوخەکەم ڕووی لە خواوەند و دەریاش وەرجێڕا کە ڕۆیشتی پەنجەکانم لە دەفتەرەکە تا جێمان و ئەو شەوە ڕوتانە لەگەڵ قەڵەمێکی شکە ئەودا دەستی تاریشیمانەگرت و پێکەوە ڕووبار بۆتە گەڕاین هیجرەت پێوتین ئێوە بەدەم خەوەوە هاتوون و لەوە ئەچێبتانەوێ مناجاتی بە جەماوی کچە عاشقێکی فاشل یان قەسیدەی دووکەڵاوی شارە مێرولێشی داگیرکرا و بنووسنەوە کە ڕۆیشتی بەتەنها بزربوون هەبوو کچێنیمی پیا هەڵواسم بەتەنیا سەکۆیەک مابوو سەکۆی حوزن خۆشەویستیمی لە سەردا بنیشێ و کتێبێک بۆ سەفەر قاوەیەک بۆ گەڕانەوەی عیشق بگرێتەوە ئەم حرفانە چەند سەرەڕۆترن لەوەی بە ئیشتیهاوە خۆیان بخەنە ڕستەوە و دەست بخەنە دەستی قەسی دەمەوە و کۆشتێک لە لەم ماڵێک لە دۆزەق دروستکەن شەو نەبێ کەس لە دەرگایە میحنەتی ئێمەی نەدا بەڕێکەوتین شمشاڵێکی ژەنگاوی نەبوو بە دیار پارچە دڕاوەکانی وڵاتەوە ئەم ئازارەمان بژەنێ ئەو دەمەی گریاشین گریانی چی یەک پارچە خۆمان هەنسک و خۆمان چاو و خۆشمان گۆنای قەڵی شاوی نیشتیمان بووین کە گریانی چی لە غوباری ئەو ێوارە ڕاوەستاوی بەردەممانە باخێک نەبوو دەست بەرێ گوڵی فرمێسکەکان بچنێ ئازارێکی چەند غەریب بووین ئەو کاتێک چوینە لای ئاگر برینێکی چەند سیر بووین هاوڕێ ئەو دەمەی خۆرنشینمان کردە قەڵاندۆشکان و بە دەوری جانتا پڕ سەفەرەکاندا سەمامان کرد هاوڕێ تەسلیمی دوا سەفەری خۆتم کە و بە ساردۆنیا هەڵوەریوەکانی حەوشە بڵێ پەنجەرەکان لە خۆڕا هاڕێیان نەکرد ئەسپەکان لە خۆڕا کڕنووشیان بۆ هەڵاتن نەبرد دەرگاکان هەروە لە خۆیان کڵۆم نەدا هاوڕێ بۆ خاتری سەفەرێکی تر بۆ خاتری بارانی ڕێوێکی تر لێگەڕێ
ئەم بەردانە چیتر گوڵیان لەسەر ناڕوێت ئەم بێستانە چیتر شەمامە بۆ دەستی یاران ناگرێت تەسلیمی دوا سەفەری خۆتم کە و لێگەڕێ لێ تازە ئەم برینە چاوگەشانە سەر بە ماڵا ناکەنەوە چەند ستەمە هەورەکان ببینی بە پێیپەتی بێنە خوارێ و لە شەوێکی سوورمە چندا چنیە قوڕی نیشتیمانێکی تر قەرز بکەن چەند میحنەتە لە بەیانێکی وەنەوشەییدا لە باخچەی ماڵەکەدا تەرمی نێرگز و بەژنی مناڵەکان بنێژیت و پرسەیەکی عادەتیشان بۆ نەژێڕیت هەر لەو شەوە سوورمە چنەدا بەبەر چاوتەوە ڕە و هاوارێکی سپی پۆش بێ و وەکو خوێن بە دەماری ماڵەکانە بگەڕێ و تۆش دو ئاوەڕ دوا قومی جێهێشتن بخۆیتەوە